کۆمیتەی باڵای ڕفراندۆم دوای ئەوەی لە 7 حوزەیراندا بڕیاریدا کە لە 25 ئەیلولی ئەم ساڵ ڕفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بڕیاری ئەوەشیاندا کە سەردانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دراوسێ بکەن و لە نێتپاکی ڕفراندۆمەکەی هەرێم ئاگاداریان بکەنەوە بەڵام تا ئایسا ئەو کۆمیتەیە یەک سەردانی بۆ وڵاتانی ئەوروپا ئەنجام داوە ئەندامێکی ئەو کۆمیتەیەش دەڵێت لە بەرنامەدایە لە ئایندەیەکی نزیکدا سەردانی ژمارەیەکی دیکە لە وڵاتانی ئەوروپا و دراوسێ بکەین بۆ سەردانی شوێنی تر بەستراوەتەوە بە دانیشتنی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم واتە ئەگەر ئەنجومەنی باڵای ڕفراندۆم دانیشتنی تری ئەنجامدا لەوە بڕیار دەدێ ئایا سەردانی شوێنی تر بکرێ یاخودنە و لە هەمان کاتدا ئێمە لەگەڵ نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتەکان دانیشتوین و ئارەستە کراون بەوەی کەوا ئەوان کار بکەن لەسەر بەدەستهێنانی پاڵپشتی وڵاتەکانی ئەو وڵاتانەی کە ئەوان لەوێ نوێنەرن ئەندامێکی کۆمیتەی باڵای ڕفراندۆمش ئاشکرای دەکات لە دوایین کۆبوونەوەی کۆمیتەکەدا بڕیاری ئەوە دراوە دوای ئەوەی وەفدێک سەردانی بەغدا دەکات و پەرلەمانی کوردستانش کارا دەکرێتەوە و کێشە ناوخۆیەکان چارەسەر دەکرێت ئەو کات کۆمیتەی باڵای ڕفراندۆم دۆسەکەی لەوە پێشووتر کاملتر دەبێت و سەردانی وڵاتانی دەکات بە مەلەفێکی پڕەوە کە ڕاو بۆچوونی هەموو لایەنەکان و بەغداشی لەگەڵدا دەبێت بۆ ئەوەی لە جەولەی دووەمی سەردانەکانی شاندی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بۆ وڵاتانی جیهان و ئەوروپا و وڵاتانی دراوسێ دۆسیەکە کامل ببیتن یعنی لەگەر بەغداشدا بنیشین بزانین هەڵوێستی بەغداش چۆنە و بزانن کە ئێمە پاش ئەوەی کە کوردستان بڕیاری ڕفراندۆمیدا زانیاری بە بەغداشی داوە و لەگەر بەغداش دانیشتە سەبارەت ئەم بابەتە لەلایەکی دیکەوە بزانن کە موسساتەکانیش دەست بەکاربوونە و پەرلەمانش کاراکرایتەوە کێشە ناوخۆییەکان چارەسەر کراوە کۆمیتەی باڵای ڕفراندۆم ئەگەرچی بڕیاری دابوو سەردانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دراوسێ بکەن بەڵام تا ئێستا یەک سەردانیان ئەنجامدا و بە وتەی چاودێرانیش کێشە ناوخۆیەکان ڕێگرە لە ئەنجامدانی سەردانی دیکە بۆیە لە دوایین کۆبوونەوەی کۆمیتەی ڕفراندۆمدا بڕیاردرا کە لە ماوەی 2 هەفتەدا پەرلەمان کارە بکەن و کێشە ناوخۆیەکانیش چارەسەر بکرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.